Matematik grundläggande delkurs 3 sidan 44. Blandade uppgifter. Uppgift 178. Vilka tal är störst؟ لۆی بزانم کام لە تاڵەکان گەورەیە یان کچکەیە یەکسەر دەچمە لای دەستی چەپ بەراورد دەکەم سیفرە بە سیفرە ڕەنووس بە ڕەنووس سفر لێرە سفر لێرە وەکو یەکە فارزە لێرە فارزە لێرە وەکو یەکە ئەوجە دێمە لای سێ لێرە چار لێرە چونکە چار لە سێی گەورەترە ئیدی پێویست ناکە ئەوانە بەراورد بکەم یەکسەر دەزانم 0,4 är störst. وەڵامەکەی دەنووسم سوار پۆ ئا 0,4. دوای دێمە لای بێ دیسان بەراورد دەکەم لێرە چم هەیە یەک لەگەڵ یەک وەکو یەکە فاریزە فاریزە وەکو یەکە هەشت لێرە یەک هەشت و یەکەکەی بە یەکەوە بەراورد دەکەم چونکە هەشت گەورەتر لە یەک یەکسەر دەزانم ئەوە گەورەترە ئیدی ڕادەوەستم پێویست ناکات چیت کە بەراورد بکەم دێمە لای سی یەک یان مینوس حەفت هەمیشە ئەو ژمارانەی کە پلوسن هەمیشە گەورەترن لەو ژمارانەی کە مینوسن سفریش هەر گەورەترە لە ژمارەکانی کە مینوسە کاتە ئەگەر سفر بوو یان هەر ژمارەکی پلوس بوو هەمیشە گەورەترە لە ژمارە مینوسەکان کۆیەکان گەورەترن کاتە یەک گەورەترە لێرە سفر گەورەیان کەم سێ چونکە مینوسە کاتە ئەو سفرە گەورەترە سفر گەورەترە هەمیشە سفر گەورەترە چونکە لە هێڵی ژمارەکان تاڵینیە هەمیشە سفر لێرەیە مینوسەکان لێرەنە پلوسەکان لێرەنە هەتا لە دەستی ڕاست بی ژمارەکە گەورەترە هەتا بچێ دەستی چەپ ژمارەکە گچکەترە سفریش لە لای ڕاستی مینوسەکانە مینوس یەک لێرە مینوس دوو لێرە مینوس سێ لێرە و هەتا دوایی بێگومان مینوس یەک زۆر گەورەترە لە مینوس چار بۆیەنە یان مینوس پێنج چونکە لە ڕاستە کامە لە ڕاست بوو ئەو گەورەیە کامە لە دەستی ڕاست بوو ئەو گەورەیە کامە لە دەستی چەپ بوو ئەو بچکەیە بەڵام لێرە دەرێ ستۆشت کاتە ئەمە دەچم لە دوو گەورەکان دەگەڕێم هوندرە خوتینیە لێرە ڕێیەکی زۆر ئاسان هەیە ئەویش ئەوەیە ئەگەر دوو ژمارەت هەبوو تەمەشاکە چەند مینوس هەیە ئەگەر یەک دانە بوو یەک دانە مینوسی دەبینی تەنیا ئەوەتە لێرە تەنیا یەک مینوست هەیە کەواتە چ دەکەی ژمارەکان لێ دەرکردنە یەکسەر لێ دەرکردنەکەی دەکەی دەزانی ئەوە کردیە 6 پاشان تەمەشا دەکەی ئەو مینوسەی کە هەت بوو لە چەپی کام ژمارەیە ئایا لە چەپی ژمارەکەی گچکەیە یان لە چەپی ژمارەکەی گەورەیە ئەگەر لە چەپی ژمارە گەورەکەی بوو ئەتوش دەبی لێرە مینوسی دانەی ئەگەر لە چەپی ژمارە گچکەکەی بوو ئەو هابوو بۆ وێنە 8 مینوس 2 ئەتوو مینوسی دانانەی یان پلوسی دادنەی یان هیچ دانانەی هیچ دامەنێ بەڵام لێرە دەکا مینوس 6 دیسان لێرە تەمەشا دەکەم یەک دانە مینوسم هەیە کەواتە یەکسەر دەزانم هیچ نەبی دەزانم لێ دەرکردنە مینوس دەکەم کەواتە دەسەی لێ بڕوا 7 پاشان دەبینم مینوسەکە لە چەپی ژمارە گەورەکەیە ناچارم لێرە مینوسی دانێم کاتە یەکسەر لێرە مینوسی دادەنێم لێرە دەبینم دوو مینوسم هەیە یەکم نییە چونکە دوی دەبینم ئەوە لێرە یەک ئەوە لێرە یەک یەکسەر ژمارەکان کۆ دەکەمەوە ژمارەکان ئەدێرەی دەکەم پلوسیان دەکەم واتە 6 و 1 کۆیان دەکەمەوە دەکا 7 بەڵام هەمیشە مینوسی هەردادەنێم دەبی مینوسی هەردانێم ئەگەر دوو مینوسم دیت هەمیشە دەبی مینوسەکەی هەردانێم دێمە ئێرە یەک مینوسی دەبینم کەواتە لێ دەرکردنە کاتە 7 لێ بڕوا 5 پاشان دەبینم مینوسەکە لە لای ژمارە گچکەکەیە کاتە پێویست ناکە ئەم لێرە مینوسی دانێم یان کۆی دادەنێم یان هیچ دانانێم هیچ دانەنەی باشترە دەکاتە 5 ئەوە بەو جۆرەی پرسیاری 180 skriv talen i blockform och decimalform ئەو تاڵانە ئەو ژمارانە هەم بە بڕۆک بنووسە بە کەرت هەم بە فاریزە و دەسیمال فۆرم بنووسە 4 femtedelar 4 femtedelar
ئەمنیش دەخینمەوە فیرە فێمتە دێلار. ئەوە بە بڕۆک نووسیم. ئەدی بە دەسیماڵ کو بینووسم، بە دەسیماڵ تەمەشا دەکەم سەرا ئەو ژمارەی لە سەرەیە گچکەیە، ئەو ژمارەی لە خوارێشە گەورەیە، کەواتە یەکسەر دەکاتە یەکسانە بە ئەگەر بمەوێ بە دەسیماڵ بینووسم چ دەنووسم؟ چونکە سەرێک گچکە بوو یەکسەر دەنووسم 0 کە نووسیم 0 ئەوجە دەتوانم سفرەکی زیاد کەم لۆ چارەکەی دەبیتە چل، ئەوجە چلیدا بەشی پێنجی دەکەم یەکسان دەبی بە 8 لێرەی دەنووسم. هەمیشە ژمارەکانی سەریان گچکە بوو خوارێ گەورە بوو هەمیشە 0 واتە لە یەک کەمترن، لە یەک گچکەترن، بچووکترن. کاتە ئەوەش بە دەسیماڵ نووسیم، ئەوەش بە بڕۆک نووسیم. ئەوجە دێمە لای تیۆن دێلار، تیۆن دێلار، ئەو بە بڕۆک نووسیم. کو بە دەسیماڵ بنووسم زۆر زۆر ئاسانە. ئەگەر ژێرەکەی 10 بوو یان 100 بوو یەکسەر دەنووسم 0,7. Skriftalen i decimalform tenja bە دەسیماڵ بینووسە. 9 تیۆن دێلار. چونکە نووسرایە تیۆن دێلار، چونکە دێلارە سفر و فاریزەت هەر هەیە، دوایە چونکە تیۆنە لێرە تەنیا یەک جێگات هەیە، دوو جێگات نییە، کەواتە نیۆیەکەی لێرە دەنووسی. تیۆن دێل واتە یەک شوێنت هەیە، بەس ئەویش شوێنی نۆیەکەیە. بی 900 دێلار، دیسان دێلارە واتە 0 دەتوو هەر هەیە، چونکە 100 دێلارە دوو شوێنت هەیە، دوو جێگەت هەیە، بەڵام ئەتوو هەر نیۆت هەیە. نیۆیەکەی ناتوانی لێرە بنووسی. ئەگەر لێرە بنووسی دەبیتە نیتی، ناچاری لێرە بنووسی هەتا ببیتە نییە، کەواتە کو دەنووسی چونکە دوو شوێنیشت هەیە، لێرە 0 لێرەش 900 دێلار. ئەو جارەی 12,000 دێلار کە دەڵێت 2000 دێلار واتە 3 جێگەت هەیە، جێی 3 سیفرەت هەیە، ئەتوش بەخۆت چت هەیە؟ تەنیا 12 هەیە. تۆڵڤەکەی لە چێ بنووسی؟ ناچاری لێرە بنووسی. 12 لێرەش 0، چونکە ئەتو ئەگەر لە جێشکەت بنووسی ناکاتە 12 دەکاتە شتەشکە، دەکاتە 120، چونکە ناچاری ئەگەرە تو تۆڵڤەکەت ئەوها نووسی ناچاری سفرەکە لێرە بنووسی، ئەوە نەبووە تۆڵە، ئەوە بووە 120. کاتە یەکسەر دەزانی تۆڵڤ جێی ئێرە نییە، ناچاری ئەوها بنووسی. ئەوها لێدێ 0,0 تۆڵڤ. دی ئێنهێل، یەکسەر ئێنهێلت هەیە واتە یەکی تەواوت هەیە، یەکسەر دەینووسی. ئۆک خوتۆن 100 دێلار واتە لێرە 100 واتە دوو جێگات هەیە، بەخۆشت 17 هەیە، یەکسەر 17ەکەی دەنووسی. هیچ ئاسانە زۆر. ئەوجە دوایە ئەو جێگایانە دەسڕیەوە. 1 فاریزە 17. 1 فاریزە 17. ئێستا دەینە لای پرسیاری 182 سکریفتالن ئی بڕۆک فۆرم. بیکە بڕۆک واتە بیکە کەرتەکی ئاسایی. لێرە کەرتەکە بلاندادە 3 دانەشتت هەیە، ناچاری 5 5 کۆد و 7 دێ لەمێ هەمان شت دەکاتە 7 دێ لەمێ فێم، هەمیشە هەمان شت. ئەوە کردمانە بڕۆک. دەبی بنووسی لیکەمێ لێرە 4 جاران 2 8 8 و 1 9 دێ لەمێ 4. لێرە 4 جاران 3 12 12 کۆد و یەکسانە بە 14 دێ لەمێ 3. لێرە 3 جاران 7 21 21 لەگەڵ 2 دەکا 23 دێ لەمێ خ، هەمیشە دێ لەمێ هەمان شت، 23 دێ لەمێ خ. ئەو بۆ جۆرەی. ئێستا دێنە لای سکریفتالن ئی بلانداد فۆرم. بیکە بلانداد بە پێچەوانە بگەڕێەوە، واتە ئەو هاتەیە دەگەڕێەوە دۆخی جارە. بلانداد هەمیشە واتە دەبی 3 شتت هەبی، وەکو ئێرە 3 دانە
3 دانە ڕەنووستەبی لێرە و لێرە و لێرە. بەڵام بڕۆک واتە تەنیا 2 دانەت هەیە، سەرە و ژێرە. کاتە 5 هەمیشە ئەگەر ئەو هاهات بیکە بلاندات دەبی سەرەکە، سەرەی کەرتەکەی گەورەتربی لە ژێرە، چونکە 5 گەورەترە لە 3. 5 چەند 3 هەیە لە 5 1 دانە هەیە، چەندیش دەمێنێتەوە لە 5ەکەی 2 دانە دەمێنێتەوە، دابەشی هەمان ژێرە. ئەو جەگە دوایە بمەوێ بزانم ڕاستم کردیان نا، دەرێم 3 جاران 1 3 لەگەڵ 2 5 لە 3 بەڵام نایگەڕێنمەوە دۆخی جارانی، جارشکەوها ناینووسمەوە، دەنا هەڵەیە تەنیا دەبی کە ئەو هەم نووسی ڕاوەستم ئەیدی هیچیت کە نەنووسم. بەڵام لۆ خۆم دەتوانم بزانم ڕاستم کردیان نەدەڵێم 3 جاران 1 3 لەگەڵ 2 5 لە 3 ڕاستم کردێت، چونکە دەگەڕێمەوە هەمان شتی جاران. لێرە دیسان 9 دابەشی 2 دەکەم 4 هەیە، چونکە 4 جاران 2 دەکا 8. ئەوجا لەو 9 1 دەمێنێتەوە دابەش 2 4.5. دیسان لێرە 7 دابەشی 4 دەکەم 1 دانە هەیە، 1 جاران 4 4 7 4 لێ بڕوا 3 دەمێنێتەوە لە 4. لێرەش 7 دابەش 5 3 هەیە، 3 5 هەیە، چونکە 3 جاران 5 دەکا 15، ئەوەش 7ەیە، زۆر باشە، 2 دەمێنێتەوە دابەش 5. ئێستا دەینە لای بڕێکنە، ئەو 2 ژمارانە کۆ دەکەمەوە. زۆر ئاسانە ژمارەکان لە ژێر 1 بنووسم، فاریزە لە ژێر فاریزە هەتا هەڵەی نەکەم. 0.9 فاریزەکەی دیش زوو دەنووسم 0.7. ئەوجا دەچم کۆیان دەکەمەوە. 9.7 یەکسانە بە 16، شەشەکە لێرە دەنووسرێ، یەکەکە لێرە دەنووسرێ، فاریزەکە یەکسەر دێتە خوارێ. 1.0 هەر 1 کاتە ژمارەکە کردیە n.6 1.6. کاتە باشە لە ژێر 1 بنووسی. لێرە لە بی تۆزەک ئاسان نییە، چونکە یەکەچیان کەرتە، یەکەچیان ژمارەی دەیە، یەکەچیان بڕۆکە، یەکەچیان دەسیماڵە. ئاسانترین شتەوەیە من ئەوەش بکەمە دەسیماڵ هەتا ئیشەکەم ئاسان بی. 9 دابەشدە یەکسانە بە 0.9 کاتە یەکەم جار دەیکەمە 0.9 ئەوها مینوسەکەش وەک خۆی دەنووسمەوە 0.1 وەک خۆی جارێ دەنووسمەوە، جارێ من هەر چاکم کرد هەتا ئیشەکەی خۆم ئاسان بی. ئەو ئێستا لێدەرکردنەکەی دەکەم. لێرە دەنووسم 0.9 لێرەش دەنووسم 0.1 مینوسەکەی دەکەم. نیە مینوس 1 لیکەمە 8 فاریزەکە زوو دێتە خوارێ 0 مینوس 0 هەر 0 کاتە دەبیتە 0.8. ئێستا ئەمن دەبی دیسان لێرە پێشی ئەوەی کۆکردنەوە و لێدەرکردنەکەی بکەم دەبی ئەمن ژمارەکان چاکم. لە 4 بکەمە دەسیماڵ فۆرم. ئەم دەزانم 1 لە 4 یەکسانە بە 0.7 دەبی لەبەری کەمەوەی. ئەوجا ئێستا کۆی بکەمەوە لەگەڵ 0.9 فاریزە لە ژێر فاریزە 0.9. ئەوها لێرە هیچم نییە، بەڵام دەتوانم بەخۆم سفری دانێم. هیچ کێشە نییە، بەڵام نەتوانم سفری لێرە دانێم. ئەوە کێشەی گەورەیە، بەڵام دەتوانم چەند سفرم بووە لێرە دانێم. ئێستا کۆ دەکەمەوە خانەی ئێرە لەگەڵ 0 و 5 هەر دەکا کۆکردنەوە بوو، کۆکردنەوەی هەر دەکا 5. کۆ دەکەمەوە 2 لەگەڵ 9 یەکسانە بە 11. بێگومان تەنیا یەکەکەی لێرە دەنووسم، یەکەکەی دیکە لێرە دەنووسم، یەکسەر فاریزەکەی دێنمە خوارێ. ئەوجا لەولایە تەنیا مایتەوە 1 ئەو یەکە لەگەڵ ئەو سفڕی هەر 1 لەگەڵ ئەو سفڕی هەر 1 بووە n.5. ئێرە دیسان باشتر وایە ڕەنگە ئەمن بیان کەمە دەسیماڵ فۆرم. 7 لە 10 یەکسەر بینووسم وەکو 0.7. 1 لە 5 بنووسم وەکو
یەک لە پێنجی کو دەزانم بیکەمە دەسیماڵ ئەو هادەیکەمە دەسیماڵ ئەمن دەزانم یەک گچکەیە پێنجیش گەورەیە کاتە یەکسەر 0 دادەنێم ئەو جدوا بە کەیف خۆم سفرەشی زیاد دەکەم دەبیتە دا بەش 5 دەکاتە 2 ئەو هادەیکەمە دەسیماڵ کاتە لە ژێرەوە دەنووسم 0,2 لێرە ئەو جەمینوسەکەی دەکەم 7 2 لێ بڕوە 5 فاریزە دێتە خوارێ 0 لێ بڕوە هەر 0 کەواتە دەکاتە 0,5 کە دەکاتە نیو 0,5 دەکاتە نیو ئەوە بەو جۆرەی باشتر وایە ئەمە ژمارەکان چاکەم پێشی ئەوەی لێدەرکردن و چونکە لەبەرچە چونکە هەر یەکە لە ئاوازێک دەخینی دەبی بە یەک بچن دەبی هەردووچیان دەسیماڵ بن هەتا ئەمن بتوانم کۆیان بکەمەوە لێرە من دەبی یەکەم جا بیکەمە دەسیماڵ لێرە هەردووچیان بکەمە دەسیماڵ دەنا ئاسان نییە بتوانم لێدەرکردنەکەی بکەم کەواتە یەکەم شت ئەگەر جودا بوو یەکەم شت بیکە دەسیماڵ ئەو جەدووە تەمەشاکە کۆیە یان کەمە پرسیاری 185 هورمی کێ ئار ئێنترێدیە دێل ئاو ئەو ئاوەی تەنیا بسڕەوە بیکە گۆنگەر تەواو دەبی ئیشەکە کەواتە 1/3 جارانی 24 دەکەم کەواتە 1/3 ئەوها 1/3 جارانی 24 جارانی 24 لێکدان لەگەڵ 24 گۆنگەر 24ەکە هەمیشە لە سەرەوە دادەنیشی وەکو ئەوی وایە ئێستا 24 دابەشی 3 بکەم بەخۆی گۆنگەرە بەڵام چونکە ئەوە کەرتە ناچارم هەمیشە دابەشی ژێرەکەی بکەم و گۆنگەری سەرەکەی بکەم کەواتە وەکو ئەوی وایە 24 دابەش 3 دەکاتە 8 هەشتیش زۆر ڕاستە چونکە ئەو لێمان دەپرسی دەرێ ئەگەرە تو 24ت کردە 3 بەش 1 بەشی دەکاتن 1 بەشی دەکا 8 کەواتە ئەو ئاوە لە هەموو جارێ هەر مانای گۆنگەر ئەوەی لێرە هەتا لێ چیدە لەگەڵ ئەوەی لێرە هەتا لێرە بە هەمان شێوە 2/3 جارانی 8 دەکەم 2/3 لێک دەدەم لەگەڵ 8 کەواتە 2/3 هەیە لێ چیدەم لەگەڵ 8 گۆنگەر 8 ئەو جەم لێرە ڕەنگە ئەو دابەشەکەی بکەم زوو ئاسانترە 8 دابەش 3 دەکا 6 ئەو جا 6 جارانی ئەو دوای ئێرە بکەم 6 جاران 2 دەکات 12 ئەوەش هەر ڕاستە چونکە من ئەگەر 8 بکەمە 3 بەش لێرە 6 لێرە 6 لێرە 6 2 بەشی وەرگرم واتە ئەو 6 و ئەو 6 وەرگرم بێگومان دەکاتە 12 کاتە ئەم دەبی ئەو هاش بزانم لێک دەمەوە لۆ خۆم ئێستا پرسیارەکەی دیکە پرسیاری 3/5 ترێ فێمتە دێلار ئاو شوگۆفێم دیسان 3/5 جارانی شوگۆفێمی دەکەم ئەو ئاوە واتە 3 دابەش 5 جارانی شوگۆفێم ئاسانترین شتووە ئەم بچم شوگۆفێمەکەی دابەشی 5 بکەم کە دەکا 5 ئەو جەبیهینم لێچی دەم لەگەڵ ئەو 3 ئەو جە دەزانم یەکسانە بە 15 و زۆریش ڕاستە ئەگەرە من 25 بکەمە 5 بەش ئەوها 5 لێرە 5 لێرە 5 لێرە 5 لێرە 5 لێرە ئەو جە ئەمە 3 لەو 5 وەردەگرم ئەو 3 دەیانژمێرم 5 15 کردیە 15 ترێفیاردە دێلار ئاف شوگێ 3/4 ئاف شوگەی واتە 3/4 جارانی 20 بکە 3/4 لێکی بدە لەگەڵ 20 ئاسانترین شتەوەیە من 20ەکەی دابەشی چاریکەم دەکا 5 ئەو جە دوایە لێکی بدەم لەگەڵ 3 5ەکە لەگەڵ 3 لێکی بدەم ئەو جە یەکسان دەبی بە 15 ئەگەر هەر نەزانم دەتوانم 20 جارانی 3 بکەم دەکا 60 ئەو جە 60 دابەشکەم لەگەڵ چاری هەر دەکا 15 هەر کوب بکەم هەر دەکا 15 پرسیاری 186 کۆکردنەوەیە بەڵام زۆر باشە ئەمن لە ژێر یەک بیان نووسم فاریزە لە ژێر فاریزەی کەواتە 67 فاریزە 5 4 فاریزە 45 ئەوها
ئەوز ئێستا تەمەشا دەکەم لێرە 5 هەیە لەسەرەوە هیچ نییە لۆ ئاسانکاری خۆم سفرەچی دادەنێم ئەوز ئێستا ئایا کۆ بوو کەم بوو چ بوو ئەمن دەبی چاچی کەم کۆکردنەوەیە کەواتە کۆیان دەکەمەوە لە دەستی ڕاست دەست پێ دەکەم سفر کە کۆی دەکەمەوە لەگەڵ 5 هەر دەکا 5 پاشان کە 5 کۆ دەکەمەوە لەگەڵ 4 یەکسان دەبی بە 9 فاریزەکە یەکسەر دەنووسرێتەوە ئەوزە دێم ئەو هەفتەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو 4ەی دەکاتە 11 یەکەکە لێرە دەنووسرێ بەڵام یەکەکەی دیکە لێرە دەنووسرێ ئەو جارەی لێرە چ بنووسم ئەو 1 و 6 کۆ دەکەمەوە 1 کۆ 6 یەکسانە بە 7 ژمارەکە کردیا 71 فاریزە 95 دوای تەمەشا دەکەم معقولە ئایا دەچیتە عەقڵ 67 و لێرە بۆ وێنە 68 وی لێرە بۆ وێنە 5 بی 68 و 5 شتەچی ئەو هایا دەکات چەند تۆزەک زیاتر لە هەفتەی کەواتە ئەمن ئەگە فایزەکەم هەڵەدانا لێرەم دانا دەبی بزانم ناکاتە 719 ئەگەر لێرەشم دانا هەر ناکاتە 7 کەواتە هیچ هەڵەی ناکەمەوەی ڕاستیبی لە دانانی فاریزە بە تایبەتی ئەگەر لێرە فاریزەکانم لە ژێر 1 دانا ئێستا پرسیارە چیریکە پرسیاری ب 87,3 شوفێم کۆمە ئۆتتا شوفێم کۆمە ئۆتتا 87,3 شوفێم کۆمە ئۆتتا مینوسیان دەکەین لە لای ڕاست دەست پێ دەکەم ترێ مینوس 8 نەهابی چونکە ترێ گچکەیە 8 گەورەیە دەبی بچم لۆنەی بکەم لەو هەفتەی کە لۆنەی دەکەم هەفتەکە هەمیشە بە 1 گچکە دەبیتەوە 7 بوو دەبیتە 6 لێرە سەیەکە ئەو یەکەدا دەنیشی لە کن سەیەکەی سەیەکەش دەبیتە 13 سەیەکە دەبیتە 13 هەمیشە ئەوەی لۆنەم کردیە لە لای چەپی دایدەنێم هەمیشە لۆنەکەش یەکە کەواتە هەمیشە ژمارەکە یەکی لە تەنش دادەندرێ ئێستا ترێتۆن مینوس ئۆتتا لیکەمە فێم یەکسەر گەیشتمە فاریزەکەی دەینمە خوارێ دێمە لای ئێرە ئەو شەشەم هەیە مینوسی ئەو 5 دەکەم دەکا 1 ئەو جارەی دێمە لای ئەو 8 مینوسی ئەو 2 دەکەم یەکسانە بە 6 ژمارەکە دەبیتە 61,5 61,5 ئەوەش تەواو دەینە لای لێکدان فیرا گۆنگەر 12,3 هەمیشە ژمارە گەورەکەی لەسەرەوە بنووسە گچکەکەش کە چارەکەی لە خوارێ بنووسە ئەو جە لێکدانەکەی ئەنجام بدە 12,3 گۆنگەر فیرا 12,3 گۆنگەر فیرا گۆنگەرەکەش لێرەیە ئێستا دەست پێ دەکەین 3 جاران 4 جاران 3 هیچ کێشانیە دەکات 12 دووەکەی لێرە دەنووسم بەڵام یەکەکەی دەبی لێرە بنووسم جارێ فاریزەکەی هیچ دەست ناکەمەوەی ڕاستیبی بەخۆی باش نییە بەڵام ئەگەر بشنووسم لێرە هەڵە نەدەبوو بەڵام باشتر وایە جارێ نەنووسمەوە وەکو ئەوی فاریزە نەبی ئەوجە دوایە دەچمە لای فیرە گۆنگەر تڤووە لیکەمە ئۆتتا یەکیشمان هەبوو دەکان 9 ئەوجە 4 جاران 1 یەکسانە بە 4 هەر 4 کەواتە 4ەکەش دەنووسرێ ئەوجە ئێستا دەچم بزانم فاریزەی لە چێدانێم تەمەشا دەکەم لێرە 1 ڕەنووسم هەیە 1 سیفرم هەیە لە ڕاستی فاریزەی ئەمیش دەبی لێرەش هەر 1 سیفرم هەبی لە ڕاستی فاریزەی گرنگە نەک چەپی فاریزەی کەواتە دەچم فاریزەکە دێتە ئێرە ئەوجە بە خۆشم بە عەقڵی خۆشم تۆزەک تەمەشا دەکەم ئایا لێرە گریمان ئەوە 12 سەیەکەی هەر تەمەشا ناکەم لێرەش گریمان ئەوە 4 ئەگەر دەژ بە 10 جاران 4 دەیکرد چل کاتە ژمارەکەی من تۆزە گەورەترە لە چلی کەواتە قەت نابێ من فاریزەی لێرە دانم هەر ناکاتە 4
ناشکاتە 400 فاریزەی لێرەدانم کەواتە ئەوەی ڕاستی بی هیچ هەڵەی ناکەم لە دانانی فاریزەی، چونکە هەر بە مێشتی خۆم 12 جاران 4 ئەگەر ئەوە دەبا 10 جاران 4 یان 10 جاران 5 50 کەواتە نێزیی 49 شتەچی باشە، نە 4 باشە نە 492 باشە. ئەگەر من فاریزەی لێرە دانەنێم بچم فاریزەی بۆ وێنە لێرە دانێم نابی یان لێرە دانێم ناکرێت، دیارە ئەوە هەڵەیە کەواتە فاریزە جێی ئێرەیە، زەحمەتە هەڵەی بکەم. دێمە لای پرسیاری ئێرە دی دابەشە dividera 43,2 dividera me 4 43,2 dividera me 4 تۆزێک دیڤیدێرە ئاسان نییە، یەکەم جار لە جیاتی لە لای ڕاست دەست پێ دەکەم، لە دیڤیدێرەی لە لای چەپ دەست پێ دەکەم. 4 دابەش 4 بە یەک ڕەنووسی دەست پێ دەکەم ئەگەر کرا، ئەگەر نەکرا ئەوجە 43 وەردەگرم، یەکسەر 43 وەرناگرم، یەکەم 4 وەردەگرم چونکە 4 دەکرێ دابەش 4 دەکا یەکسەر دابەشی دەکەم. ئەوجە ئێستا تەواو بووم، 4ەکە دێمە لای 3ەکەی 3 دابەش 4 نابی چونکە 3 گچکەیە 4 گەورەیە، ناچارم کە نەبوو سفری دانێ، ئەوە زۆر گرنگە، زۆر خەرک لە بێریان دەچی. ئەوجە کە سفرم دانا ئەمن گەیشتمە فاریزەی، زۆر باشە فاریزەی بینمە خوارێ، لە دابەشی فاریزە یەکسەر دێتە خوارێ، کە گەیشتمە سەیەکەم بەکار هینا ئیدی تەواو دەبی فاریزەی بینمە خوارێ. ئەوجە ئێستا چونکە سفرم دانا ئێستا دووەکەش لەگەڵ سەیەکەی بەیەکەوە وەریان دەگرم، وەکو ئەوی وایە فاریزە نەبی، وەکو ئەوی وایە ئەمن ئێستا چکە فاریزەم لێرە دانا چیت کە پێویستم بە فاریزەی ئەو لای نییە، وەکو ئەوەی وایە ئێستا 32 هەبی 32 دابەش 4 یەکسانە بە 8. ژمارەکە بووە تیە گۆنگەر ئۆتا، تیە گۆنگەر ئۆتا. ئەگەر ئیمتیحان بوو تاقیکردنەوە بوو بمەوێ بزانم ڕاستم کردێ یان ناو ئیمتیحانە، ئەو شتەی لێرە لۆم دەرچووە کە ناوی کڤوتە، ئەوەی لۆم دەرچووە ئەوە ناوی کڤوتە، ئێرەش ئەوەی لە سەرێ ناوی تێلیەرەیە، ئەوەی لە خوارێش ناوی نێمنەرەیە. ئەمن ئەتا لۆ خۆم بە ویسی بکەم کە ڕاستم کردیا، نێمنەرەکەی دەینم لێ چی دەدەم، جاران و مولتیپلیکەشۆنی لەگەڵ کڤوتی دەکەم، دەبی تێلیەرەکەم لۆ دەربچی، کەواتە ئەمن تیە گۆنگ ئۆتا جارانی 4 دەکەم بزانم ئەمن ڕاستم کردێ یان نە ڕەنگە هەڵام کردبێ. دەرێم 4 جاران 8 فیرە گۆنگەر ئۆتا دەکا 32 2 لێرە 3 لێرە، 4 جاران 0 هەر 0 کەواتە هەر 0 کۆی دەکەمەوە لەگەڵ 3 کەواتە کردیە 3. ئەوجە 4 جاران 1 دەکات 4. ئەوجە ئێستا فاریزەکەی لە چێ دانێم، لێرە 1 خانەم هەیە لە ڕاستی فاریزەی، ئەمیش لێرە 1 خانەی دادەنێم، کەواتە ژمارەکە تێلیێرەکە دەبی 43,2 بی. ئایا ڕاستە 43,2 بوو؟ بەڵێ 43,2 بوو، کەواتە ئەمن ڕاستم کردیا، دەنا ئەو کاتی دەگەڕێمەوە بزانم هەڵەکەم لە چێ کردیا. بەڵام ئەم دەبی بزانم کڤوت چییە، تێلیێرە چییە، نێمنەرە چییە، دێلەمێ چییە، دیڤیژۆن چییە، ئەو شتانە. شتەشکەش زۆر گرنگە لێرە، هەرچەندە نەنووسرا بەڵام ئەمن ڕوونی دەکەمەوە لە کاتی گۆنگەر، لە کاتی مولتیپلیکەشۆن ئەو ژمارەیە ناوی چییە، ناوی فاکتورە، ناوی فاکتور، ئەوەش هەر ناوی فاکتورە، هەردووچیان ناوی فاکتورن. بەڵام لە کاتی کۆکردنەوە و لێدەرکردن ئەوە ناوی تەرمە، ئەوەش ناوی تەرمە، ئەوەش ناوی تەرمە، ئەوەش ناوی تەرمە. لە کاتی دێلەمێ ئەوە ناوی تێلیێرەیە، ئەوە ناوی نێمنەرەیە. ئەدی ئەنجامەکانیان لە کاتی کۆکردنەوە سەرجەمەکە ناوی سوممەیە، لە کاتی لێک دەرکردن جیاوازیەکە ناوی دیفەرەنسە، لە کاتی لێکدان ئەنجامی لێکدان ناوی پرۆدوکتە، پرۆدوکت.
وە لە کاتی دابەشیش ناوی کڤوتەکە ئەمن نووسی کاتە ئەو ناوانش کە پێیان دەرێن بگرێپ واتە زاراوە دەبی ئەمن بزانم. پرسیاری 187 ئاڤڕوندە تاڵن تیل 100 دێلار یەکسەر 100 دێلار یەکسەر واتە مەبەستی ئەو دوێە ئەوە 100 دێلارە بە تایبەتی مەبەستی ئەو چارەیە ئەوە جێیەکەی لە 100 دێلارە ئەو دووە جێیەکەی لە تیۆن دێلارە ئەو چارە جێیەکەی لە تووسن دێلارە تیە تووسن دێلار 100 تووسن دێلار 1 ملیۆن دێلار ئەوە ئێن تاڵ ئەوە تیۆ تاڵ کاتە چووکە گۆتی 100 دێلار مەبەستی ئەو چارەیە واتە ئەو دوو ژمارە با بمینێ ئەوانە هەمووی ڕەشکەوە کاتە تو ئەو هەژمارەکەی خۆت دەنووسی پاشان دەچی تەمەشا دەکەی یەکەم ڕەنووس کە زۆر نزیکی ئەو چارەیە کامەیە بێگومان ئەوە نێزیکترە ئەو جە تەمەشا دەکەی چونکە ئەو چارە ڕەنووسەکی گچکەیە ڕەنووسی گچکەواتە 0 و 1 و 2 3 و 4 ئەوە گچکەیە کاتە هیچ ناکەی هیچ گۆڕانکاری ناکەی دەی سڕیەوە هەمووی و تەواو هەر ئەوەندەی دەنووسی ئەگەر بەهات بە 5 و 6 و 7 و 8 بە ئەو چارەی ئێرە بە 1 گەورە دەبوو لە جیاتی چاری دەبووە 5 بەڵام چونکە هەر چارە هیچ ناکەی ئەوانە هیچ ناخوا ئەوانەی ئەو لای چونکە ئەمە مەبەستمان 100 دێلارە مەبەستمان تەنیا ئەو چارەیە مەبەستمان تەنیا تەمەشای ئێرە بکەین کە ئەوەش گچکەیە کە مەبەستی 100 دێلار بوو کەواتە ئەوانە هەموو بسرەوە هیچیان مەهێڵەوە بەڵام پاشان تەمەشاکە ئێرە کە زۆر نزیکی ئێرەیە ئایا گچکەیە یان گەورەیە ئەگەر گچکە بوو هیچ مەکە تەنیا فڕی دە و بیسرەوە ئەگەر گەورە بوو چارەکە دەبووە 5 کەواتە لێرە ئەو های لێ دێ 100 دێلار نازم ئەم لۆ ئاەکەم نەکرد یەکسەر چوومە بیەکەی بەڵام ئێستا ئاەکەش چا دەکەین لێرانە واتە ئەوانەی دی هەموو بسرەوە هەمووی لای بە هیچمان پێویست نییە تەنیا 100 دێلارمان پێویستە بەڵام ئەمن پێشی بیان سرمەوە تەمەشای ئەو هەشتەی دەکەم 8 ژمارەی ڕەنووسەکی گەورەیە ڕاست ئەمەدەی سرمەوە لای دەبم بەڵام گەورەیە دەبی ئاگام لێبی ئەو چارەی دەکەمە 5 کاتە ئەو های لێ دێ 2.60 فێم لۆ چونکە هەشتەکەی تەنشتی گەورە بوو نەتوام شتی گەورە فڕەدەم بخۆم هیچ کاردانەوەم نەبی بەڵام ئەمن هێشتاش هەر فڕی دەدەم هەر لای دەبم ئەوانی دیشیست تەمەشا ناکەم ئەوانە هیچ تەنیا ئەو هەشتەیە تەمەشا دەکەم چونکە ئەمن 100 دێلارم هەیە کاتە ئەو 64 دەهێرمەوە هەشتەکەی فڕەدەم بەڵام چارەکەی دەکەمە 5 ئەوە تەواو بوو. پرسیاری 188 بڕێک نەئۆک ئاڤڕوندە سوارێت ئەگەر ئەوە ئیمتیحان و تاقیکردنەوە پرۆڤ بوو ئەگەر ئەو سیمبۆلە دیت واتامینی ڕێکنەرەی بەکار بینە ئەو جە ئاڤڕوندەی بکە لۆ هێل تاڵ ئێستا ئەمن دەچمینی ڕێکنەرەی بەکار دەینم 75 دا بەش 1,39 خودتی فێم دێلەمێ ئێن 1,39 ئەو ژمارەم لۆ دەرچوو نووسرا بوو ئاڤڕوندە تیل هێل تاڵ واتە فاریزە ئەوەی پاش فاریزەی لە ڕاست هەمووی بسڕەوە واتە ئەو 9 و 5 و 6 و 8 هەمووی فڕەدا تەنیا 53ەکەی بێرەوە ئەو جە دوایە تەمەشاکە ئەتو چت فڕەدا کە زۆر نێزیکە لە سەیەکەی ئەتو نۆت فڕەدایە چونکە نۆ زۆر گەورەیە کەواتە ئەو سەیە دەبی بە 4 کەواتە ژمارەکە دەبیتە فێمتی فیرە ئەو ژمارەیە دەبووە فێمتی فیرە لیکەمێ ئێن کۆمەترێتینیەم دانابوو یاننا فێمتی فیرە سیرکە ئەوها نزیکەی فێمتی فیرە. ئێستا دەینە لای بێ فێم کۆمە فیرە دێلە مێخوی ئاڤڕوندە تیۆن دێلار 5,4 دا بەش 7 5,4 دا بەش 7
0.774 نووسرابوو تیۆن دێلار واتە تەنیا هەفتی یەکەم بهێڵەوە 0.7 بە ئەمنەوەی بزانم دەتوانم هیچ لێ بکەم 0.774 ئەو های لێ هات 0.774 چونکە نووسرابوو تیۆن دێلار واتە تەنیا ئەوەی بهێڵەوە ئەوە تیۆن دێلارە ئەوانی دی هەمووی لابە ئەمنیش هەمووی لا دەبم بەڵام دوایە تەمەشا دەکەم ئەمن ئەو هەفتەکە زۆر نێزیکی ئەو هەفتەیە کە دەیهێڵمەوە هەفت گەورەیە کاتە یەکسەر ئەو هەفتەی کە دەیهێڵمەوە دەبیتە 8 هەفتەکەی دیش فڕە دەدرێ کاتە ئەو های لێ دێ 0.8 ئەوەش هەموو دەڕوە ئێستا دێمە لای سی 265 دابەش یەک فاریزە 22 217 و 231 نابزانم ئەوها ئێستا نووسرابوو ئاوڕوندەتی تیۆتال کە دەرێ ئاوڕوندەتی تیۆتال ئەمە دەبی بزانم ئێرە ئەوە تیۆتالە تاڵ کەواتە مادەمەوە تیۆتالە کەواتە ئەمن یەکسەر دەبی هەموو ئەوانە فڕەدەم هیچیان نامینێ بەڵام چونکە لێرە فاریزە هەیە کەواتە ئەمن لە کاتی فڕەدانی ئەو هەفتەی دەبی بیکەمە 0 ناتوانم هەر لای بم چونکە خۆ فاریزە نەبوو کاتە ئەمن یەکسەر دەبیتە 220 چونکە هەفت گەورەیە ڕاستە دەبیتە 0 بەڵام ئەو یەکەی ئێرە دەبیتە 2 چونکە هەفت ڕەنووسە چی گەورەیە کاتە دەبیتە 220 بەڵام ئەوانەی دی هەموو دەڕۆن هیچ تەمەشاشیان ناکەم هەمویان دەڕۆن ژمارەکە دەبیتە 220 ئێستا تەوا بووم لەو لاپەڕەیە هیوادارم تۆزێک سوودی هەبی کاتێکی خۆش